سبب حموسن دەکەم برادەرەکانم کە ئەوڕۆ فێری تورکی حرفەکان دەبێنەوە کە دەبێ ئەنگۆش بە پشتی من بڵێنەوە. ئا دەبێتن بە ئا تورکیتی، بە بە، جە جە، چە چە، د د، ئێ ئێ، فە فە، گێ گێ، هە هە. ئاوا ئ بە تورکیتی هەیە بەس بە کوردی نانووسرێەوە، ناتوانم بەئێرە نانووسرێەوە، حرفی بە کوردی نییەوە. ئی ئی، ژە ژە، کێ کێ، لە لە، مە مە، نە نە، پە پە، ڕێ ڕێ، سە سە، شە شە، هوو هوو. ئەوا ئ بە تورکیتی هەیە بەس بە کوردی نانووسرێەوە، حرفی بە کوردی نییە بەس بە تورکی هەیە. تێ تێ، فە ڤە ڤە، زە زە، غە غە، ئۆ ئۆ. ئ بە تورکیتی نانووسرێ، بە تورکیتی هەیە بەس بە کوردی نانووسرێەوە، لەبەرەوە ئەمە دەڵێنە ئۆمەر ئەنگۆ دەڵێن ئۆمەر. بە تورکیتی هەیە بەس بە کوردی نییە. یە یە.